الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم وإمامهم وسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست برایان خوشکان، السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەم ئاڵقەیەمان لە بابەتی فراوانی بەرەو دۆستایەتی و هاوکاری نێوان مسلمانان بریتێ لە ئاڵقەی شەشەم. ئەلبەتە ئەم ئاڵقەی شەشەمە ئاڵقەی پێنجەمە لە تەوەری یەکەم کە بریتی بوو لە ڕاست و دروست تێگەیشتن لە ئیسلام. ناونیشانی ئەم ئاڵقەیەمان بریتێ لە بناغە لە خواپەرستیەکاندا شوێنکەوتنی وەحیە و بناغە لە هەڵسوکەوتەکاندا دەستکراوەی و داهێنانە. ئەمە ئەسڵ و بنەمایەکی زۆر گرنگە بۆ ئەوە کە هەرچی زیاتر ڕاست و دروست لە ئیسلام تێبگەی، کە وەکو گوتمان ڕاست و دروست تێگەیشتن لە ئیسلام بناغەی هەموو شتەکانی دیکەیە. کەسێک وا لە ئیسلام حاڵی بوو بێ کە تەنیا بریتێ لە ذیکر و یادی خوا، یەکی دیکە وای لێ حاڵی بووی تەنیا بریتێ لە پەروەردەکردنی تاک، یەکی دیکە وای لێ حاڵی بووی تەنیا بریتێ لە چەک بەشانەوەکردن و جەنگ و جیهاد، یەکی دیکە وای لێ حاڵی تەنیا بریتێ لە مشورخۆری سیاسی، یەکی دیکە وای لێ حاڵی بووی تەنیا بریتێ لە بڵاوکردنەوەی زانست، یەکی دیکە وای لێ حاڵی تەنیا بریتێ لەوە کە قورئان خوێندن فێری خەڵکەین تەواو، یەکی دیکە وای لێ حاڵی کە تەنیا بریتێ لە لێکۆڵینەوە لە دەقەکانی سونەت لە ڕووی سەنەدیانەوە. هەموو ئەوانە گومانی تێدا نییە کە بە هەڵەدا دەچون و بە هەڵەدا دەچن و خەڵک بە هەڵەدا دەبن، چونکە بوو ئیسلام لە قورئان و سونەتدا بەرجەستەیە و بەبێ تێگەیشتنی قورئان نازانین ئیسلام چییە و بەبێ ڕێبازی پێغەمبەریش صلی الله علیه وسلم ناتوانین ئیسلام جێبەجێ بکەین، ناتوانین قورئان جێبەجێ بکەین لەسەر ئەرزی واقع. ئەنجا ئەم بنەمایە بناغە لە خواپەرستیەکاندا بریتێ لە شوێنکەوتنی وەحی و بناغە لە هەڵس و کەوتەکاندا بریتێ لە دەستکراوەی و داهێنان. ئەمە زۆر لە زانانی ئیسلام لە کتێبەکانی خۆیاندا باسییان کردو. بۆ وێنە ئیبن تەیمیە لە کتێبی القواعد النورانیە الفقهیە لە لاپەڕە 112دا ئەم بنچینەی هێناوە. هەروەها لە کتێبی ئوصول الفقه المهمة عبدالرحمن بن ناصر السعدي لە لاپەڕە 105 و 106دا ئەویش ئەم بنچینەی هێناوە. ئەمە تعبیرەکەی عبدالرحمن بن ناصر السعدي کە دەڵێ الأصل في العبادات الحظر إلا ما ورد عن الشارع تشريعه، والأصل في المعاملات يا في العادات الإباحة إلا ما ورد عن الشارع تحريمه. البته ابن تيمية همان بنەمای هێنا و بە هەمان واتە بەڵام بە بێژەیەکی دیکە. دەڵێ بناغە لە خواپەرستیەکاندا بریتێ لە قەدەغە بوون. یعنی چی؟ یعنی بۆت نییە لە خۆڕا خواپەرستیەک دابێنی، بۆت نییە لە خۆڕا جۆرە ڕۆژ نوێژێک دابێنی، جۆرە ڕۆژ و گرتنێک دابێنی، جۆرە خواپەرستیەک دابێنی وەکو خواپەرستی، بەڵکو لێت قەدەغەیە. خواپەرستی هەرەوەی کە خوا دایناوە. بناغە لە خواپەرستیەکاندا بریتێ لە قەدەغە بوون مەگەر ئەوە کە شەرعدانەر دایناوێ، شەرعدانەر خوایە سوبحانە وتەعالە. بەڵام بناغە لە هەڵس و کەوتەکاندا، لە عادەتەکاندا، لە نەرێتەکاندا بریتێ لە ڕێپێدران و دەستکراوەی مەگەر شتێک شەرعدانەر قەدەغەی کردبێ. هەموو هەڵس و کەوتەکان ڕەوان جگەلەوەی شەریعەت قەدەغەی کردبێ. هەموو خواپەرستیەکان قەدەغەن مەگەر ئەوەی شەریعەت ڕێی پێدابێ. ئەمە بناغەیە کە زۆر گرفت و گرێگۆتاڵمان بۆ چارەسەر دەکات، چونکە عیبادات دیارە بناغەی عیبادەتەکان بریتێ لە ئیمان. بناغەی عیبادەتەکان هەرچەند زۆریان وەرزانن عیبادەت یعنی
ئەوەی کە پەیوەندی بە کردەوە هەڵسو کەوتەکانەوە هەیە یەکسەر نوێژیان بە زەیندادی ڕۆژە و گرتن و زەکات و حەج و عومرە و زیکر و دوعا و بە زوان نییە بەناغی عیبادەتەکان بریتێ لە ئیمان ئیمان وەکو پێشتر باسم کرد خوای پەروەردگار بۆ پێغەمبەریشی لێ نەگەڕاوە صلی الله عليه وسلم و هەروەها خواپەرستیەکانی بۆ پێغەمبەریان لێ نەگەڕاوە خوا سبحانه وتعالى باسی هەموو پایەکانی ئیمانی کردووە و باسی وردەکاریەکانی ئیمانی کردووە نوختەی تێدا خستوونە سەرپیت و باسی هەموو پەرستشەکانی کردووە باسی نوێژ باسی ڕۆژوو باسی زەکات باسی حەج و عومرە باسی ذیکر و دوعا و قوربانی سەربڕین و هەتا کۆتایی هەموو پەرستشەکانی باس کردوون بۆ چونکە پەرستشەکان بە ئیمان و عەقیدەوە و بە دروشمەکانی خواپەرستیەوە و بە هەموو جۆرەکانی خواپەرستیەوە ئەمە مامەڵەیە لە خزمەت خوادا چۆن مامەڵە لە خزمەت خوادا بکەین دەبێت خوا پێت بڵێ ئاوا مامەڵەم لەگەڵدا بکە ئێمە چوزانین چۆن ئیمان بەخوا بێنین واتە چۆن دەبێت خوا سیفەتەکانی چین ناوەکانی چین و چۆن هەڵس و کەوت لە خزمەت خوادا بکەین چ بە فیکری وەکو ئیمان و عەقیدە چ بە کردەیی وەکو جێبەجێکردنی دروشمەکان و پەرستشەکان دەبێت خوا بۆمان دیاریکە بۆیە ئەسڵ لە خواپەرستیەکاندا وەستانە لەگەڵ دەقەکانی وەحیدا بەڵام هەڵس و کەوتەکان و عادەتەکان پەیوەندیان بە ژیانی خۆمانەوە هەیە ئەوەیان لە مەودای عەقڵی ئێمەدان ئێمە نازانین چۆن مامەڵە لە خزمەت خوادا بکەین دەبێت خوا پێمان بفەرمێ چونکە هەر خوا دەزانێت خوا چۆنە و سیفەتەکانی چین و کردەوەکانی و ناوەکانی و ئەوەی کە پێویستە مامەڵی پێ لە خزمەت خوادا بکەین هەروەها لەگەڵ فریشتەکانی خوا و لەگەڵ پێغەمبەران و لەگەڵ کتێبەکانی خوا و لەگەڵ ڕۆژی دوایی بەهەشت و دۆزەخ هەموو ئەوانە عالەمی بەرزەخ دەبێت خوا هەواڵمان پێدا غەیبە هەمووی بۆیە دەبێت بۆ وەستیندا خوا وەحی چ دەفەرمێ ئەوەندی کە وەحی گوتوێتی لەوێ بوەستی جاتر نەچین بەڵام هەڵس و کەوتەکان پەیوەندیان بە ژیانی خۆمانەوە هەیە هەڵس و کەوتی سیاسیمان چۆن بێ کۆمەڵایەتیمان چۆن بێ ئابووریمان چۆن بێ ژیان و گوزەرانمان چۆن بێت چی بخۆین چی بکەین چۆن بکەین ئەوانە هەمووی پەیوەندیان لە مەودای عەقڵی مرۆڤدان بۆیە ئەسڵ تیاندا بریتێ لە ڕێپێدران و ڕەوایی مەگەر ئەوەی شەریعەت قەدەغەی کردبێت خوای پەروەردگار دەفەرمێ وأحل الله البيع وحرم الربا خوا کردن و فرۆشتنی حەڵال کردووە و ڕیبا و سودخۆری قەدەغە کردووە تەواو يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل إلا أن تكون تجارة عن تراض منكم أي أواني برواتان هنا مالي خوتان لبين خوتان دبنا حق مخون مگر بازرگانێک بێ بە ڕەزامەندی تەواو غەیری ئەوە ئەوانی دیکە ئەگەر غەشە و خیانەتە و دزیە و ڕێگریە و داگیرکردنە و ئیحتیکارە و هەمووی قەدەغەیە هەروەها لە بواری هەڵس و کەوتی سیاسیدا خوا دەفەرمێ ئەمڕۆ شوڕا بەینەهم کاروباریان بەڕاوێژە کەواتە حوکمی میراتی و بنەماڵەی و خۆسەپاندن و عەسکەرتاری و هەمووی مەرفوزە هیچ علاقەی بە ئیسلامەوە نییە با بەنو ئومەیە و بەنی عەباس و ئالی عوثمانیش مامەڵەیان پێکرد بێ پەیوەندی بە ئیسلامەوە نییە حوکمی میراتی و بنەماڵەی ئەوە وەکو عەبدوڕەحمانی کوڕی ئەبوبەکری سدیق خوا لێیان ڕازی بێ کە معاویە یەزیدی کوڕی دانا وتی ئەهیڕەقلیەة كلما ذهب هرقل جاء هرقل هەڵبەتە معاویە مەڕوانی کوڕی حەکەمی ڕاستبار بوو کە بەیعەت لەوانە وەربگرێ بۆ یەزیدی کوڕی عەبدوڕەحمان وتی ئایا هێڕەقلیە هێڕەقلێک ڕۆیەکی دیکە بێتە شوێنی دەیانزانی کە هیچ علاقەی بە ئیسلامەوە نییە حوکمی میراتی و بنەماڵەیی جا بەڵێ ئێستا زۆر لە وڵاتانی مسلمان نشین حوکمی میراتی و بنەماڵەیان تێدایە بەڵام هیچ علاقەی بە ئیسلامەوە نییە عادەت و نەرێتی نەفامی سەردەمی فارس و ڕۆمەکانە و ئێستاش لەگەڵدا بێ هەروە درێژەی پێدەدەن هەروەها لە ڕووی ئابووریەوە پێویستە نیعمەتەکانی خوا بۆ هەموو بەندەکانی خوا بن کەواتە ماڵێک دوو ماڵ چەند ماڵێک دەست بەسەر نیعمەتەکانی خوادا بگرن لە وڵاتێکدا و بەی خۆیانی بزانن و خەڵکی لێ بێ بەشکەن ئەمجا دوایی بە خێرا خۆیان شتێکی لێ بدەن بە خەڵک بە نرخی کڕینی ئیرادەیان ئەوە چه علاقەی بە ئیسلامەوە نییە خوا دەفەرمێ والأرض وضعها للأنام خوا زەوی داناوە بۆ خەڵک
ودەفەرمی کەی لا یەکوونە دوولەتەن بین الأغنیاء منکم با ماڵ و سامان لە دەست دەوڵەمەندەکاندا کورت هەڵنەیە هی هەمووانە نیعمەتەکانی خوا بە هەم بەندەکانی خوان کەس لە کەسی زیاتر بەش پێوە نین کەواتە هەر کەسێک قۆڕەخکاری کرد داگیرکاری کرد نەوتی وڵاتێکی داگیر کرد غازەکەی داگیر کرد عەرزەکەی داگیر کرد با بزانێت چی عەلاقەی بە ئیسلامەوە نییە زوڵ مستەمێکە و دەیکا و خەڵکیش نابێت زەقەی چاوێتەوە ڕامێنێ بەڵکو دەبێت وەدەنگ بێ جا کۆتایی ئەماڵقێشمان بۆ دێنم کە زانایان بنچینەیەکیان داناوە زۆر جوانە کە لە کۆی دەقەکانی شەریعەت وەریان گرتووە دەڵێن إجمال في المتغيرات تفصيل في الثوابت ئەگەر تەماشای هەموو دەقەکانی شەریعەتکەی ئەمە دێتە بەرچاو ئەوانەی کە بۆ بواری گۆڕاوەکان شەریعەت بە کورتی قسەی کردووە بەڵام بۆ چەسپاوەکان بە درێژی چۆتە نێو وردەکاریەکانەوە بۆ لە بواری گۆڕاوەکاندا کە پەیوەندی بە لایەنی حکم و سیاسەتەوە هەیە لایەنی ئابووری ژیان و گوزەرانەوە هەیە لایەنی هەڵسو و کەوتەکانەوە هەیە کۆمەڵایەتیەوە هەیە لەبەر ئەوانە زۆر دەگۆڕێن شەریعەت نەچۆتە نێو وردەکاریەکان هەندێک بنچینەی داناون بنەمای گشتی و بازنەیەکی فراوانی داناوە بۆ وێنە لە ڕووی حکم و سیاسەتەوە يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم أي أواني برواتان هنا وفرمان بري خوا وهي بيغمبر كان عليه الصلاة والسلام وهي كاربدستانك لخوتان كواتا دبي كاربدستانك هبن بري قرآن وسنة من دابرن بلام ميكانيزمي أو دبي شلون بي وأمرهم شورى بينهم كاربانيان براويجا هروها وأميرت لأعدل بينكم فرمان بكرة داد قريتها لنا وان دابشاس بينهم كواتا دبي أو قوار سياسي داد قريب شاس بينه فرمان بەچاکە بکە ڕێگری لە خراپە بکە نوێژ بەرپا بکە زەکات دا الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة وآتوا الزكاة وأمروا بالمعروف ونهوا عن المنكر أما قواريش إسلامي دبي ئاوا بکە جگە لە هەندێک بنەمای گشتی بەڵام شەریعەت نەچۆتە نێو وردەکاریەکان بۆ چونکە بواری حکم و سیاسەت زۆر دەگۆڕێ بواری ئابووری ژیان و گوزەران زۆر دەگۆڕێ بۆیە شەریعەت نەچۆتە نێو وردەکاریەکان هێندی هێڵی گشتی داناون بازنەیەکی فراوانی داناوە لەو بازنەیە مەچنە دەر بەڵام لە بواری ئیمان و عەقیدە و لە بواری پەرستشەکاندا شەریعەت چۆتە نێو وردەکاریەکان تەماشا بکەن لە بواری ئیمان و عەقیدەدا وەکو گوتم لە قورئاندا خوای پەروەردگار هەموو بنەماکانی ئیمانی داناون ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين پێنج پایەکەی ئیمانی باس کردوون هەروەها لە شوێنی کەرزە هەر هاتوون و لە بواری پەرستشەکاندا خوای پەروەردگار باسی نوێژی کردو باسی ڕۆژ و زەکات و حەج و عومر و زیکر ئەوانە چۆتە نێو وردەکاریەکانەوە نوختەی تێدا خچونە سەر پێت بەڵکو مەسەلەی دەستنوێژ لە ئاەتی 6 سوورەتی ئەلمائیدەدا خوا هەموو پایە واجبەکانی دەستنوێژی باس کردوون يا أيها الذين آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق وامسحوا برؤوسكم وأرجلكم إلى الكعبين وإن كنتم جنبا فطهروا تاکۆتایی دەستنوێژ چونکە ئامادەسازیە بۆ پەرستشێک کە نوێژە و مامەڵەیە لە خزمەت خوادا لە مەودای عەقڵی مرۆڤدا نییە بۆیە خوا سوبحانە وتەعالا وردەکاریەکانی دەستنوێژی خستوونە ڕوو هەروەها هەموو شتەکانی کە پەیوەندیان بە پەرستشەوە هەیە خوا سوبحانە وتەعالا چۆتە نێو وردەکاریەکان بۆ لەبەرەوە عەقڵی مرۆڤ تیاندا بە غەڵەت داتەچێ مرۆڤ عەقڵەکەی بەشی ئەوە ناکا دەرکی ئەوە بکات چۆن لەگەڵ لە خزمەت خوادا مامەڵە بکات چ مامەڵەی تیۆری و نەزەری وەکو ئیمان و عەقیدە چ مامەڵەی کردەیی وەکو پەرستشەکان بەڵام وەکو وێنەم هێنایەوە لە ڕووی حکم و سیاسەتەوە خوای پەروەردگار چەند بنەمایەکی داناوە و چوارچێوەیەکی فراوانی داناوە کە ئێوە ئەو بنەمایانە ڕەچاو بکەن و لەو چوارچێوە فراوانە مەچنە دەر باقی دیکە دەستان کراوەیە بۆی خەڵک دەست و پێی نەبەسترێن نەتوانێت داهێنان بکات لە ژیانی خۆیدا لە بواری هەڵسو کەوتەکاندا لە بواری نەرێتەکاندا بەڵکو بە دەستیان کراوە بێ داهێنان بکەن بۆیە ئەسڵ لە پەرستشەکاندا بریتێ لە شوێنکەوتنی وەحی بەڵام ئەسڵ لە هەڵسو کەوتەکاندا بریتێ لە داهێنان و دەستکراوەیی و هەر کەسێک ئەمە ئەو دوانە لێک نەکاتەوە لە بواری هەڵسو کەوتەکانیشدا وەکو عیبادەت
مامەڵە بکە و لە بواری عیبادەتەکانی وەکو هەڵسوکەوت مامەڵە بکە تووشی هەڵەی گەورە دەبێ. خوا بە لوتف و کەڕەمی خۆی تەوفیق مامدا هەرچی زیاتر لە شریعەت تێبگەین، لە قورئان و سونەت تێبگەین و بواری پەرستشەکان وەکو شایستەیانە مامەڵەیان لەگەڵدا بکەین و بواری هەڵسوکەوتەکانی وەکو شایستەیانە مامەڵەیان لەگەڵدا بکەین تاکو هەرچی زیاتر تێگەیشتێکی ڕاست و دروستمان هەبێ بۆ ئیسلام و دوجاریش هەڵسوکەوتێکی باشمان هەبێ و هەرچی زیاتر بەرەو دۆستایەتی و بەرەو هاوکاری زیاتر بچین لە نێو خۆمانی مسلماناندا. لێرەدا تایبەم ئاڵقەیەمان دێنین. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.